میهرەبان زۆر سوپاس بۆ ئامادەبوونی هەمولایەک. ئێمە ئێمڕۆ وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی فاو بێکەوە لێرە حازر بووین بە ئامادەبوونی جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران برای گەورەم کاقوبات تاڵەبانی بە مەبەستی دانانی بەردی بناغەی پرۆژەی جین بانک کە یەکەمین پرۆژێ لە ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عراق لە دوای ساڵی 1970ەوە دەبێتە دووەم پرۆژەی گەورە و استراتیجی لەسەر ئاستی عراق کە بەردی بناغەکەی لە شاری خۆشەویستی سلێمانی دادەنرێت. ئەمە یەکێکە لە پرۆژە هەرە زانستی و گرنگەکان کە تایبەتمەند دەبێت بە کۆکردنەوەی جۆری بنەتۆی ئەو ڕوەکانەی کە لەسەر مستەوای عراق و تەنانەت لە ناوچەکەدا وجودیان هەیە بە مەبەستی خەزنکردن و هێشتنەوەیان بۆ ماوەیەکی دوور و درێژ و بە مەبەستی پەرەپێدان و توێژینەوەی زانستی لەسەر ئاستی عراق و لە ناوخۆ و دەرەوەی وڵات و دەبێتە هۆکارێکی گەورە بۆ پەیوەندیەکی زانستی لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو وڵاتانەی کە ئەمدا مەزراوەیان تێدایە بە مەبەستی توێژینەوە زانستیەکان و بە مەبەستی خەزنکردنی جۆری ئەو ڕوەکانەی کە لە ناوچەکەدا هەن. ئەوەی کەمای خۆشحاڵیە ئەوەیە کە پارێزگای سلێمانی وەکو نێوەندێکی کشت و کاڵی گەورە لە سەرتاسەری عراق ئەم پرۆژەیە لە خۆ دەگرێت لەبەرەوەی کە بەشێکی زۆری ئەو ڕوەکانەی جۆرایەتی ئەو ڕوەکانەی کە هەن لە مستەوای عراق 175 دەکەوێتە هەرێمی کوردستان و پشکی شێر بەر پارێزگای سلێمانی دەکەوێت نزیکەی 150 جۆری جیاواز لە ڕوەکی خۆماڵی کە ڕەسەنایەتی کوردستانی پێوەیە دەکەوێتە هەرێمی کوردستانەوە بە هیچ جۆری ئەو ڕوەکانە لە مستەوای هیچ وڵاتێک وجودیان نییە کە ئەمەش درگایەکی گەورە دەکاتەوە بۆ پاراستنی جۆرایەتی ئەم ڕوەکانە لە ناو ئەم پرۆژەیەدا و هەروەها پرۆژەیەکیشە کە دەبێتە نێوەندێکی گەشتیاری بۆ ئایندە بۆ پارێزگای سلێمانی و بۆ هەرێمی کوردستان کە دەتوانرێت ساڵانە بە هەزاران توێژینەوەی زانستی و بە سەدان گەشتیاری پسپۆر کە لە تایبەتمەندی ئەو جۆرە پرۆژانن و دەیانەوێت لە نێوەڕۆکی جۆری ئەو ڕوەک و بنەتۆیانە شارەزا بن کە لە هەرێمی کوردستان و عراق وجودی هەیە دەتوانن سەردانی ئەم پرۆژەیە بکەن و نێوەندێکە بۆ بەیەکەوە بەستنەوەی دەسەڵاتی تەنفیزی واتە ئەو وەزارەتە پەیوەندی دارانەی کە بەیەکەوە لە ناو بۆردێکدا ئەم پرۆژەیە بەڕێوە دەبن لەگەڵ نێوەندە ئەکادیمیەکان و زانکۆکان و پسپۆڕان و لێکۆڵەرانی بواری ڕوەگناسی و لە هەمانکەدا توێژینەوە زانستیەکان. بۆیە ئێمە خۆمان بە خۆشحاڵ دەزانین و لەو نێوەندەشدا بە پێویستی دەزانین. سوپاسی بێپایانمان ئاراستەی ڕێکخراوی فاو بە تایبەتی دکتۆر سەلاح نوێنەری فاو لە عراق و بەڕێوەبەرانی گشتی ڕێکخراوی فاو لە ڕۆما کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە ئەوان ئەمە یەکەم پرۆژەیان نییە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ. ئێمە چەندین پرۆژەی جۆرا و جۆرمان هەیە کە ئومێد دەکەم لە ئایندەیەکی نزیکدا دووبارە لە شاری کۆی خۆشەویست پرۆژەیەکی تر جێبەجێ دەکرێت بە پاڵپشتی ڕێکخراوی فاو بە مەبەستی پەرەپێدانی زەیتون لە گوندی هەرمۆتە و لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئینشاءالله ئێمە ئەمە دەکەینە دەستپێکی کارێکی زۆر گرنگ لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە کەش و هەوادا ڕوودەدا بۆی بتوانین زۆری ئەو ڕوەکانە پەرەپێ بدەین. بۆیە من بەو پەڕی پێزانینەوە سوپاسی ڕێکخراوی فاو دەکەم و سوپاسی پارێزگای سلێمانی سوپاسی شارەوانی سلێمانی کە ئەم زەویەی بۆ ئێمە تەخسیس کرد بۆ ئەنجامدانی یاخود بۆ دروستکردنی ئەم پرۆژەیە لە شوێنێکی زۆر گرنگ و استراتیژی شاری سلێمانیدا کە ئەم شوێنە جگەلەوەی کە ناوچەیەکی گەشتیاریە بەڕاستی ئێمەش دەمانەوێت پەرەی زیاتری پێ بدەین بۆ ئەوەی کە تەرکیزی گەورە لە ڕووی گەشتیاری و لە ڕووی زانستیەوە بکەوێتە ئەم شوێنە و سوپاسی یەکە بە یەکەی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە پاڵپشتمان بوون لە چۆنیەتی ڕێخستن و هەروەها دەستەبەرکردنی هەم ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ دامەزراندنی ئەم پرۆژەیە و ستافی وەزارەت ستافی فەنی وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی و بەڕێوەبەرایەتی توێژینەوەی سلێمانی کە توانیان ڕۆڵێکی گرنگ و کاریگەر بجێڕن بۆ ئەوەی کە ئێمە بگەینە ئەمڕۆ. چیرۆکی گەیشتن بە دانانی بەردی بناغە زۆر شتی تێدایە بەڵام ئەوەی کە گرنگە سەرکەوتنی هەنگاوەکەیە بۆیە من خۆشحاڵم و دڵنیام ئەم پرۆژە گرنگ و استراتیجیە لە مستەوای عراق خێر دەداتەوە. ئینشاءالله کۆمپانیای جێبەجێکاریش بتوانێت بۆ ستافە شارەزایی کە هەیەە بە زووی پرۆژەکە لە ماوەی دیاریکراوی خۆیدا تەواو بکەن. سوپاس گوزاریانم بۆ ئەوەی کە بتوانن هاوکار بن و بە دڵنیایی شەو ئێمە وەکو وەزارەت ئەو پەڕی پشتیوان دەبین لە نهێشتنی گرفتەکان و لە سەرخستنی هەنگاوەکان. ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەر